وەڵە خۆشەویستان تەوەری یەکەمی بەیان باش کوردستان تایبەتە بە تەوەرەکی کۆمەڵایەتی بەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین هەروە کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆ گفتوگوی زیاتر دەربارەی ئەم بابەتە مامۆستا جوزیار فەتاح ماستەر لە کۆمەڵناسی لەگەڵمان دەبێت ڕاستەخۆ لە ڕانیەوە مامۆستا جوزیار سڵاوت لێبێ و بەیانیت باش دیارە پرسیاری یەکەم یاخود دەستپێک ئەم پرسیارە دەکەم کە ناوی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڵام کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە چی ئاراستەیەک ڕۆشتووە؟ بەڵێ زۆر سوپاس بەیانی ئێوە و بینێرانی NRTش باش لە سەرەتادا و بۆی کە جەنابەت ئاماژەت بۆ کردیانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاریگەری یان سۆشیال میدیا لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان چییە؟ هەڵبەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکۆی کە ناوەکی لە خۆیەوە نزیکە ئەوەیە کە چەند تۆڕێکن بۆ ئەوەی کە بڵێن لە مرۆڤایەتی یان مرۆڤ تێیدا کۆکاتەوە بۆ ئاڵوگۆڕی پەیوەندیەکانیان یا بۆ ئاڵوگۆڕکردنی ژیانی ڕۆژانەیان بەڵام ئێمە ئەگەر باسی هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین سەیرەکەی کە بەداخەوە ینی ئەوەندەی کە سۆشیال میدیا کاریگەری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوەندە نەیتوانیوە وەکو خۆی وەکو کایەکی یا وەکو هۆکارێک بێ بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان درێژە پێدات یاخود پەیوەندی کۆمەڵایەتی دروست بکات بەداخەوە سەڵتەکان بەڵێ مامۆستا ئەگەر گوێبیستی منیت دەپرسم ئایا کە وەکو ئەوەی تۆ باسی دەکەی هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە تاکی کورد نەیتوانیوە لە مانای ڕاستەقینە یاخود بە شێوازێکی ڕاستەقینە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار بهێنێت واتە جیاوازیە لە نێوان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ تاکێکی شەرقی لەگەڵ دانەیەکی غەربی؟ بەڵێ جیاوازیەکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە وەکو بەگشتی ینی ئەگەر بەگشتی سێری بکەین هەڵبەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمویان کەتەلۆک یا بەرنامەی ئیشپێکردنی خۆیان هەیە ئێمە بەبێ ئەوەی تێبگەین لەوەی کە مەبەست و ئامانج لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چییە یعنی ئێمە بە سەدان ئەکاونتمان هەیە کە بڵێن ژماری تاکە کەسیمان لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەسڵان کەسی لەگەڵ ڕێزم لە خوێندەواریان ئاستی هۆشیاری لەو ئاستیان نییە کە بتوانێت تێبگا لەوەی کە ئامانج لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چییە یعنی بەنمونە من لەو ڕۆژانە ئامارێکم گوێ لێ بوو بەڕاستی زۆر چۆن بڵێم هەم جێی کۆمیدیا بوو هەم شۆکهێنەر بوو بۆ من وەکو لایەنە کۆمەڵناسیەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەگەر دانیشتوانەکەی ئێستا بەنمونە وەربگرین زیاتر لە 5 ملیۆن کەسە بەڵام گوترا بیستم ینی لە سەرچاوەیەکی تاڕادێک باوەڕپێکراویش بوو کە نزیکەی 25 ملیۆن ئەکاونتی سۆشیال میدیا هەیە لە هەرێمی کوردستان واتە سری ئەم ژمارەیەکە زۆر زیاترە لەوەی کە پێویستە ینی بەنمونە هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستان زیاتر لە ئەژماری ناو سۆشیال میدیا هەیە ئەمە دوورکەوتنەوەیە لە ئامانجە سەرچەکەی خۆی کە چۆن بڵێن ئیدامە پێدانی ژیانی کۆمەڵایەتی ڕۆژانەی هاوڵاتیانە سیرەکەی بۆ لایانی تر بۆ مەبەستی تر بەداخەوە بە تایبەتی بۆ مەبەستی سیاسی لە هەرێمی کوردستان بەکاردێنرێت بۆی کە خۆ ئاسایی ئێمە دژی بەکارهێنانی سۆشیال میدیانی لە ناوکای سیاسیە بەڵام ئێمە دژی ئەوەین کە لە ئامانجە سەرچەکەی خۆی لای بدا ئەویش ئەوەیە کە زۆر جار لە هەرێمی کوردستان سیرەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ تەشیرکردن بۆ سوکایەتی پێکردنی مرۆڤ بەکاردەهێنرێت ئێمە لەگەڵ ئەوە نین ئێمە دژی ئەوەین کە سۆشیال میدیا بکرێتە ئامرازێک بۆی کە باشە مامۆستا هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە کە تاکی کورد وەکو ئەوەی باسی دەکەیت نەیتوانیوە لەمانەی ڕاستەقینەی تۆڕە کۆمەڵایەتیەکان تێ بکات هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بەداخەوە ئێمە ینی بەگشتی دەڵێمە جینا بەکاربەری زۆر باشیشمان هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە لە بیرمان نەچێ ئامانج لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکەم دروستکردنەوە یا ئەپدەیتکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەلایەکی کەش دەکرێت ینی ئێستا کە زۆر لە جیهانی سەرمایه‌داریدا وەکو ئامرازێکی بازرگانی بەکاری دەهێنن بەڵام هۆکار چییە کە ئێمە جگە لەم دوو لایەنە بۆ لایەنی ناتەندروست یان ناهۆشار یان بڵێن چۆن پێویست بەکاری دێنین ئەویش دەگەڕێتەوە بۆی کە ئامانج لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن ئێمەی هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە بەشی زۆرینەمان ڕەنگە مەبەستدار بێت ینی دوو هۆکار هەیە بەڕای من یەکەمیان تێیدا وەکو کەرستەیەکی خۆخاڵیکردنەوە بەکاردەهێنرێت لە بری ئەوەی کە بەنمونە گەر جاران ڕۆژنامە یان سەکۆ یان چەند شوێنێکی دیاریکراو هەبوو بێت بۆی کە هاوڵاتیان تێیدا وەکو خاڵیکردنەوەیەک یا وەکو دەربڕینی ناڕزایەکانی خۆیانی بەکاربێنن بەڵام ئێستا سۆشیال میدیا بۆتە ئامرازی یەکەمی
خاڵیکردنەوەی تاکەکان کە ئەمەش لە دوجاردا بەلاڕێدا بردەبرێت لەبەرەوەی هاوڵاتی ناتوانێت تا سەر بەردەوام بێت لە خۆخاڵیکردنەوە لە ڕێی سوۆشیال میدیا ناچارە پەنا دەباتە بەر بەکارهێنانی سوۆشیال میدیا وەکو کەرسێکی چۆن تەشیری ئەویش لەژێر ئەکاونتێکی سێبەر واتە لە ڕێی غێری ئەو ئەکاونتە فەرمی کە خۆی هەیەی یعنی بەنمونە ئەگەر ئێستا یەکێک لە پیجە فەرمیەکان لە ناو سوۆشیال میدیا بەنمونە فەیسبوک وەربگری سەیری ناو کۆمنتەکانی کە بەدیان و جاریوا بگرە بە هەزاران کۆمنتی نەشیا و ناتەندروست لە ناو بڵێن فەرهەنگی کورددا دەبینی هەمووشیان بە ئەکاونتی نانەناسرا واتە بەو ئەکاونتانەی کە هی فەرمی خۆیان نین ئەمانە لە دوجاردا بەڕاستی کاریگەری خراپیان هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەبەرچی لەبەرەوەی ئەگەر بەنمونەوەری بگرین جاران پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمە لە نێوان فەیس تو فەیس وەکو ئینگلیز دەڵێ واتە ڕوبەڕوو بوو یعنی من ئەگەر سەردانی ماڵی دۆست و ڕۆفیق و خزم و کەسەکانم نەکرد بە ئەوەندە چژی نەبوو وەکەوەی کە ئەگەر بنمونە بە تەلەفۆن یا بە نامناردنی نامەیەک ئەنجامماندا بایە بەڵام باشە مامۆستا تۆ دەڵی جاران پەیوەندیەکان فەیس تو فەیس واتە ڕوبەڕوو بوو بەڵام ئێستا کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوەی من دەپرسم تۆڕی کۆمەڵایەتی هەموو جیهانی بەیەکەوە گرێت داوە و بچووکی کردوێتەوە بۆچی نە بە تۆ هاوکارێک بۆەوەی کۆمەلگا نزیک بکاتە لەوەیەک بۆ نمونە من کەسێکم لە وڵاتێکی جەرەوەی کوردستانە بۆچی وای نەکردووە کە زیاتر لە منی نزیک کاتەوە ئەو ماوەی کە بەکات لێرێوانمانجا هەیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە نزیک بکرێتەوە بۆچی بۆ مەبەستە بەکار نایێت خۆی پرسیارێکی بەجێە بەڵام ئێمە وەکو ئاماژەم پێکرد ینی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆی سوود و زیانی هەیە بۆ هەموو کۆمەلگا مرۆڤایەتیەکان ینی هەندێک لە دەوڵەتان ئەسڵەن زۆر فلتەریان کردوون بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یان چۆن بڵێن دیاریکراون کام تۆڕانە توانێت خەڵک بەکاری بێنێ بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە سوودەکەی وەربگرین سەیرەکەی جاران بەرکەوتنی کەلتوری لە نێوان نەتەوەکان لە نێوان سەرکردەکان بوو ئەوانەی کە ڕوبەڕوو توانای یەکتر بینینیانە بووایە بەڵام ئێستا سەیرەکەی هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لەگەڵ چوی ئەم دنیاوەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد پەیوەندی هەیە ئەمە یەکێکە لە سوودەکانی بەڵام لە دوجاردا نابێت لە بیرمان چێ تۆڕە کۆمەڵایەتیەکان جیهانێکی خەیاڵی و چۆپی دروست دەکەن بۆ خەڵک ینی جیهانێکی ناواقعیە بەنمونە هەموو ئەو بانگەشانەی کە لە ناو سوۆشیال میدیادا دەیبینی سیر دەکەی لە ناو ژیانی واقعی ئێمەدا ڕەنجی نەداوەتەوە لەبەرچی لەبەروی هەم بەکاربەرەکە هەم وەرگرەکەی ناو سوۆشیال میدیا دەزانێت ئەم جیهانە جیهانێکی ناواقعیە جیهانێک نییە وەکوی کە لە واقعدا بنمونە من ئەوەندەی کە لەگەڵ دۆست و ڕەفیقەکانم ئاسوودەم لە دانیشتێکی ڕوبەڕوویدا هەمومان دەزانین ینی بە نووسینی کۆمنتێک یا بە نامەیەکی یەکێک لە ئەپەکان ناو سوۆشیال میدیادا هەمان کاریگەری نییە سیرەکەی جاران بنمونە ویسم ئاماژە بەوە بکەم ئەگەر پرسەیەکی کۆمەڵایەتی بنمونە وەربگرین سیر دەکرد ینی بەشێکی زۆری خەڵک لە دەوری یەکتر کۆ دەبوو بۆ وەکو دڵنەواییەک وا بوو بۆ لایانی خاوەنی پرسەکەیان بڵێن خاوەنی کێشەکە بەڵام لە ئێستادا سیرەکەی بە کۆمنتێک یا بە سێلفیە کۆتایی بە هەموو پرسەکە دەهێنرێت ئەمە خۆ لە دوجاردا هەندێک لە بەتایبەتی ئەوانی لە مەجای ئابووری سیاسەتدا کار دەکەن پێیان وایە کە سوودێکی گەوری تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەبەرچی لەبەروی هەم کات دەگەڕێنێتەوە بۆ خەڵکەکە هەمیش باشە مامۆستا ئەگەر بینە سەر ئاستی خێزان دەوترێت هەندێک جار خێزانەکان لە ژوورێک سەقفدا دەژێن بەڵام هەر کەسە و لە جەم سەرێکە تۆ چ دەڵی لەسەر ئەمە؟ پرسیارێکی جوانە ینی زۆر جار بۆ خۆمان ڕوبەڕووی ئەم کێشەیە بووینەتەوە چوونەتە میێوانداری بەڵام باوەڕکە لەو بەربەوە بەردوو مەترمانبەی نەبووە ناچار بووینە بە مێسجی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان قسە بکەین لەبەرچی لەبەرەوەی هەمومان ینی دنیامان ئەوەندە بچوو کردوێتەوە لە شاشەی مۆبایلەکانماندا ئەمە کاریگەریەکانی چین لەسەر خێزانی کوردستان کە ئێستا لە هەرێمی کوردستان لادانە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەدەن تاوانە کۆمەڵایەتیەکان زیاد دەبن بەداخەوە ینی تا گەیشتۆتە حاڵەتی ئەوەی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان خەریکە ینی هیوادارم من ڕاست نەبم بەڵام خەریکە خۆکوشتن دەبێت بە دیاردەیەکی مەترسیدار واتە تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکە بۆ ئەمە مامۆستا بەسەر ئەنداماکانیانەوە 100% هۆکار نییە بەڵام بەڵێ یەکێکە لە هۆکارەکان لەبەرچی لەبەرەوەی بەنمونە یاریە ئەلکترۆنیەکان لانی لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا زۆر جار هەن ینی خێزان پێویستە بتوانێت یان ڕۆڵ بژێڕێت لە دیاریکردنی
ئەو تۆڕانەی کە ئەندامانی خێزانەکەی بەکاری دێنن بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان لە 18 ساڵیەوەی بۆچی بۆی نەکەونە ژێر کاریگەری لەبەرەوەی بەڕاستی دەمەوێت ئاماژە بەیەکێک لە تۆڕەکان بکەم بڕوا بکە من بەو هەموو ئەوەی کە خۆم پێم وایە کەسێکم توانایەکی فکری سەقافی هەیە بۆ خۆم پێم وایە بەڵام زۆر جاری ینی چوومەتە ناو تیکتۆک بەس بۆی کە ئاگام لە ناو بازاری کۆمەلگەی کوردی بێ بڕوا بکە ینی خەریک بۆ کاریگەری لەسەر من دابنێت هێندە جیهانێکی زۆر بڵێ مەترسیدار و ئالۆز دروست بووە لە ناو هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێکیان باشترن لە بەرەوەی خۆی فلتەری هەیە بەڵام هەندێک تۆڕمان هەیە بە هیچ شێوەیەک فلتەری نییە بۆیە پێویستە یەکەم خێزانی کوردی ینی ڕۆڵ بجێڕێ لەوەی کە ئەگەر چی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچێتی هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دەرەوەی قۆڕەخکردنیان سانسۆرکردنی پرسە ئازادی و ڕادەربڕینی ئازادی تاک لە هەرێمی کوردستان هەندێک لە تۆڕەکان فلتەرکە بە تایبەتی ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر پەروەردەی خێزانی لەسەر مەسەلەن هەندێک لە ڤیدیۆ هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە لەلایەن هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەوەی کە بەکاربەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار لاسای بکەنەوە بە تایبەتی لە مەجای توندوتیژیدا ئەگەر چی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچێتی کە نەی کردووە بۆیە ناچار دەبێت خێزان ینی بەداخەوە ئەو ڕۆڵە بجێڕێ بۆی کە باشمە مستات و دڵی خێزان بەڵام لە بەرامبەردا هەروکو خوب باسی کرد ئەگەر جەخت بکەینەوە سەر تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک هەندێک جار دەبینین کەسێکی بەتەمەن و خاوەنی چەند منداڵێکیشە کەچی بەهەڵا تۆڕە کۆمەڵایەتیەکە بەکاردێنێت کاریگەری چی لەسەر منداڵەکان دەبێ ئەمە چۆن ئەتوانێت ئەم کەسە لە کاتێکا خۆی بەغەڵەت یاخود بەهەڵا بەکاری دێنێت چۆن بتوانێت سانسۆر بۆ مناڵەکانی دروست بکات دە چۆنێتی بەکارهێنانیدا بەڵێ ینی بەر لە وەڵامدانەوە دەمەوە بپرسم پاڵەوانەکانی ناو سۆشیال میدیای کوردی ئێمە چێن پاڵەوانەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێمە چێن سەیریان کە بڕوا بکە ینی هیچیان کەسی چۆن بڵێن زانستی یان ئەکادیمی نین هەموو ئەو کەسانن کە بە زمانی چۆن بڵێن زمانێکی زۆر بازاڕی یا بە سەقا هەمویان ناهڵبەتە هەندێکیشمان هەن کە توانایەکی باشیان هەیە بەڵام بەگشتی باسەکەین ینی پاڵەوانی وا دروست بووە لە ناو سۆشیال میدیا بڕوا بکە نە کۆمیدیە نەزانستیە نە ئەکادیمیە نازانم ینی هیچ پێناسەیەک هەڵ ناگرێ بەڵام لە دوجاردا بوونەتە پاڵەوان میلیۆنان ڤیوەر و میلیۆنان لایچیان هەیە ئەمانە چێن ئەمانە ئەندامانی خێزانی ئێمن ئەمانە ئەم تاکەکانی ئەم کۆمەلگایانە کە شوێن کەوتە و فۆلەوەری ئەم پاڵەوانە نازانستی و ناتەندروستانەی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانن بۆیە بەڕاستی ینی بەداخەوە خۆ خودی خێزان خودی سەرۆکی خێزان و بەنمونە ئەندامانی خێزانەکەش ژنان بنیا پیا و دایکان بنیا باوکان سیرەکی کردونە ژێر کاریگەری ئەم پاڵەوانە فوتێکراوانی ناو سۆشیال میدیای کوردی چ جای بگا بۆی کە ئەندامانی خێزانەکانیان بۆیە بەڕاستی گرنگە ینی دایکان و باوکان لە مەترسیەکانی ئەم خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیانە لەلایەن پاڵەوانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەک و لەلایەن ئەندامانی خێزانەکانیان لایەکی ترەوە هەست پێ بکەن بۆچی لەبەرەوەی کە لە دوجاردا مەترسیەکانی گەورن یعنی ڕەنگە لە ئێستادا کاریگەریە ڕاستەوخۆکانی دیار نەبن بەڵام ئەگەر وا بڕوات بەلای کەمی ناگەینە 10 ساڵی تر ینی کارەگەریەکانی ئەم جیهانە ناواقعیە ئەم جیهانە نازانستی و بێبەرهەمە لەبەرەوەی کەوەی ئێمان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەرێمی کوردستاندا دەیبینین هیچ بەرهەمێکی لێ سەوز نابێت واتە هانمان نادا بۆ کارکردن فێری زانستێکمان ناکە واتە تۆ باشم ساڵقسەکانی پێشدا باسی پاڵاوانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کرد دەپرسم کی ئەم پاڵاوانانە دیاری دەکات ئایا کۆمەلگە خۆیەتی یا کەسەکە خۆی دەکا بە خۆی دەکا بە پاڵەوان و کۆمەلگە ئاراستە دەکات کیەکی ئاراستە دەکات لێرەدا دووسەرەیە بزەبت دووسەرەیە سەرێکیانەوەیە کە کۆمەلگا خۆی ئەوەی دەوێت کۆمەلگا خۆی هەزی لەم جۆرە بڵێن پاڵەوانانە هەیە هەزی لە فوتێکردین لەگەڵ ڕێزم ئەم جۆرە کەسایەتیانە هێنە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان کەسی ئەوەی کە بدەیوێ ببێ بە پاڵەوانە ناو تۆڕی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەوی سێری کۆمەلگاکەی دەکات دەزانێت چێ پاڵەوانە دەزانێت چێ فۆلەوەری زۆر دەبێت ینی هەموو بڕوا بکە ینی خەڵکم بینیوە تەمەنی زیاتر لە 6 ساڵ لە 70 ساڵە کەچی ئەتواری وا دەنوێنێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان منداڵێکی ینی خوار چەند بڵێم 10 ساڵی ژەمە توارانە نانوێنێ ئەم بە ڕێزە دەزانێت لە دوجاردا کە ئەوەی دەیکا شتێکی ناتەندروستە بەڵام لەبەرچی دەیکا بۆی دڵی فۆلەوەرەکانی خۆشکە بۆی کە دڵخۆشکردنێکی کاتی بێبەرهەم دروست ببێ لەنان فۆلەوەرەکانی بۆ ئەوی کە لایک و ڤیو زۆر بێت چونکە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش وەکو لایانی بازرگانی بەکاردێنرێن هەندێک لە یوتیوبەر و هەندێک لەوانەی کە لە ناو سۆشیال میدیا کار دەکەن
ئەوەی کە من معلوماتم شتێک پارە پەیدا دەکەن لە ڕێی ئەو فۆڵە وی و لایک و کۆمنتانەی کە بۆیان دێ ئەمە لە دوجاردا کاریگەری چی دروست کردووە کاریگەری ئەوەی دروست کردووە مرۆڤ لە قاڵبە ئەسڵەکەی خۆی بێتە دەرێ کە مرۆڤ ڕێز لێ جیراوترین کاینی سەرزەویە بەڵام خۆی دەکا بە چۆن بڵێم لەگە ڕێزم ینی ببورن لەگەڵانێ و شەکەوە نەبێ بەڵام بێڕێستترین کاینی ناو سەرزەوی لەبەرەوەی کە ڤیوی زۆر بێ لەبەرەوەی کە تۆزێک لانی ئابووری یان پارەی دەستکەوێت باش نەخۆشیێک سێکی چونکە هەندێک کەس لاوانەیە لە ڤیددیۆیەکدا ڤیوێکی زۆری هەبێ بینەرێکی زۆری هەبێ بەڵام لەوەی دواتردا کەم بێتەوە ئەمە بێتەوە ئەوەی کاریگەری لەسەر دەرونی کەسەکە دروست بکات و وەکو خۆت ئاماژت پێ کرد زیاتر کاریگەری بکات لەسەر کەسایەتی خۆی بۆی دڵی بینەرەکانی ڕازی کات بێگومان ینی ئێستا زۆر جاری وایە من لەبەرەوەی کە لە کۆمەڵناسیدا ینی ئیش دەکەم ناچارم ئاگاداری هەموو تۆڕەکان بم ینی جاری وا هەیە یەکێک لە پاڵەوانەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێی قسەی جەنابەت ینی یەکێک لە پۆستەکانی چەندین ینی ڤی و لایشی هەبووە بەڵام پۆستەکانی دواتری نەیتوانی و ئەو ڤی و پۆستانە بێت ناچار هاتووە چی کردووە ینی ئەچوارێک دەنوێنێ کردارێک دەنوێنێ کە زۆر ناتەندروست ناشیرن جیاواز بە بەهاو دابوونەریتە کۆمەڵایەتیەکانی هەرێمی کۆمەڵگەی کوردی نواندوێتی بەس بۆ ئەوەی کە جاری داهاتوو ڤیوەکانی زیاد بن ئەمە نەخۆشی دەرونیە یعنی من ئەگەر وەکو جوتیار ئاماژەی پێ بکەم ئەگەر ئەم چۆن بڵێن ئەو چاوپێکەوتنی ئێستامان ئەگەر 10 ملیۆن ڤیوی هەبێت یان ملیۆنێک ڤیوی هەبێ هەرچەند ژمارەیەکی بێ ئەگەر کاریگەری نەبێ کەواتە ئەو هەموو ڤیۆ بۆچی ئەسڵەن نەبوونی باشترە بەڵام ئەگەر ئەو چاوپێکەوتنە یان ئەو پۆستەی کە من دەیکەم لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان بێت ئەگەر هاتوو کاریگەری هەبوو کاریگەریەکەی بۆ چەند کەسێکی کەمیش بێ زۆر باشترە لەوەی بەڵام کەسێک کە تووشی نەخۆشی دەرونی یا تووشی بەشێکی زۆری ینی وەکەوەی کە برێت پێی وایەکە بێ شعوریە هەست پێ نەکردنە ینی هەست پێ ناکا بەوەی کە دەیکات ئەجینا کەسێک هەستکا بەوەی کە خۆی چەند ڕگەز چۆن بڵێن لەو ڕگەزە ئەسڵە ڕێز لێ گیراوەی سەرزەوی بگاتە و ئاستەیکە باش مامۆستا ئەگەر دوو پرسیار بێکەوە ببەستمەوە چاولێکەری تا چنێک بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە چاولێکەری زیادی کردو هەر لەو چاولێکەریەش شتێکی تری لە یەکەوێتەوە کە ئێستا زیاتر زمانی بیانی هێنراوتە ناو کۆمەڵگەی خۆمانەوە ئەمە تا چنێ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیادی کردووە بێگومان مەبەستم بەکارهێنانی وشەی بیانیە مامۆستا بەڵێ بەتاکید ینی پرسیاریەکەم ببوورە پرسیاریەکەم حاڵی نەبووم ئەگەر مامۆستا پرسیاری چاولێکەری دەکەم تا چەندێک ئاستی چاولێکەری لە نێو کۆمەڵگەدا بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە زیادی کردووە بەڵێ بەشێک لە کۆمەڵناسەکان پێیان وایە کە مرۆڤ بوونەوەرێکی لاساییکەرەوەیە یعنی ئەوەندەی کە لاسا دەکاتەوە هێندە توانای داهێنانی نییە سری هەموو داهێنانەکانی دەستی مرۆڤایەتی کە هەمویان لە پێشتردا هەبوونە بەڵام گەشەی پێداوە گۆڕانکاری پێدا کردووە ئەمە لایەنە زانستەکەی لایەنە کۆمەڵایەتەکەشی بە هەمان شێوەیە یعنی زۆر جاری وا هەیە بەهامانداوە بە یەکێک لە کردارە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا کە ئەسڵ شایستەی بەها پێدانیە بۆچی لەبەرەوەی کە کەساتیەک ئەم ئەتوارەی نواندووە یان کەساتیەک بنمونە جلوبەرگ بەرمونەوە بگری ینی سری جاری وایە کە ساعتێک لە هەرێمی کوردستان شێوازی جلوبەرگێکی لەبەردەها دەبێت بە مۆدێل بۆچی لەبەرەوەی لاسا دەکرێتەوە یعنی ئەمە ئەگەر تۆ ئەمە ڕەنگە پێمان ئاسایی بێ لە جلوبەرگا لە هەندێشتی باشە بەڵام ئەگەر بێت و بۆ کردار بۆ کردارە کۆمەڵایەتیەکان بیگوازینەوە بێگومان ینی ئێمە بەباشی نبینین لەبەرەوەی کە پێویستە هەموو مرۆڤەکان جیاواز بن خاوەنی کەسایەتی خۆیان بێ بەڵام ئێستا ڕێک وەکو ئەو قسەی لە هاتووە کە هەمووی زۆربەی زۆری پاڵەوانەکانی ناو سۆشیال میدیای ئێمە پاڵەوانی یەک کەسین یعنی واتە هەمویان لەسەر یەک زۆری شەکەن واتە کۆمەڵگەی کوردی یەک جۆری دەوێت لە ناو تۆڕی کۆمەڵایەتی بەشێکی زۆریشمانەیە ینی لەگەڵ ڕێزم بۆ ئەنیکە زۆر بەباشی بە جوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بە سەدان کەسمانەیە لەو بارەیە ینی توانیویانە سوودی باش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرن بەڵام نەبوون بە پاڵەوان بەشێکی کەمیان نەبێت لەبەرچی لەبەرەوەی بەداخەوە زۆرینەی کۆمەلگا ئەم جۆرە بە پاڵەوانکردانی ناوێت کە لەسەر بنەمایەکی زانستی تەندروست ئیش دەکەن بەڵکو زیاتر بۆ خۆی مرۆڤ وایە حەزی لە وروژاندنە حەزی لە شتێکە کە خوتوکەی بدا لەوەی کە چۆن بڵێن تەکان بە عەقڵ و بیری بدا
گواستنەوەی وشەبیانیەکان بۆ ناو زمان و فەرهەنگی کوردیدا من لەبەرەوەی کە زمانزان نیم لە بەجای زمانە کەمتر ئیشەکەم بەڵام ئەوەندەی کە کۆمەلگا کە کۆمەڵناسی کاریگەری هەیە لەسەر کۆمەڵناسی ئەدەبیات و زمانمان هەیە ئێمە بێگومان کاریگەری دەبێت لەبەرەوە چی لەبەرەوەی جاران بەنمونە ئەگەر ئێمە چۆن بڵێن جێبەجێ بکەین لە ناو نمونە کۆمەڵایەتیەکانی خێزانی کوردی جاران کە یەکێک لە ئەندامانی خێزانەکە داهاتەوە ناو خێزانەکەی سڵاوێکی دوور و درێژ و زۆر گەرم و گوڕی دەکرد باشە سڵاو باوکە دایکەم کاتەتان باشیانی لە دەرەوەم هەواڵ بەڵام ئێستا های پاپی یا های یامامی ینی سیرەکەی چی لێ هاتووە بڕاو کە لە دوجاردا ئەنی ئەمە جۆرێکە لە تەشیر جۆرێکە لە سوکایەتی پێکردن بە پێکەنینەوە ئەم وشانە بەکاردێنین بەرامبەر بە گەورەکانمان بەرامبەر بە کەسە ڕێز لێ گیراوە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگامان بێگومان ینی خۆی هێنانی وشەی بیانی وەکۆی کە من معلوماتم هەبێ ئاساییە بەڵام بۆ چۆن بڵێن بۆ لاساییکردنەوە بۆ نواندنی غروریەت نەبێت چونکە بەشێک لە ئێمە ئێستا بەڵمونە هەندێک گوشەی ئینگلیزی هەندێک گوشەی بیانی بەکاردێنین با تەنها کورتی نەکەینەوە لە ئینگلیزیە هەندێکمان وەکو غروریەت بەکاری دێنین لە ساز ئێمە جیاوازترین هەندێکیشمان وەکو لاسایی پێکردنەوە بەشێکیشی هەیە وەکو زمانزانی کە ئیسیفادەی کردووە سوودی باشی وەرگرتووە لە زمان و لە بەمەبەستی گەشەپێدانی خودی تاکە کەسیە بێ یاخود کۆمەلگە بێ یاخود لایانی مادەکەی بێ بەڵام ئەمە لەگەڵەوە نین کە زمان بەکار بهێنرێت وەکو تەشیر وەکو سوکاتی پێکردن بۆ بەتایبەتی خێزان بەتایبەتی بەها کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای کوردی. بەڵێ مامۆستا جوتیار فەتاح ماستر